زانیاری مەدەست گەیشتووە لەوەی کە دیسان خەڵکێک هەوڵی داوە شتی قاچاق شتی زیان بەخش بێنێتە نێو هەرێمی کوردستان لە ڕێی تانکەرێکەوە تانکەر دیسان تانکەرە تانکەریان بەکارهێناوە لە نێو تانکەرەکە ماوادیان داناوە هەتا ئێستا نازانم ئەو ماوادە چێ بەڵام ئەو زانیاریانەی بەدەستە من گەیشتووە شتێکی زیان بەخشە لەگەڵمان بن بەیەکەوە لەگەڵ برادەرانی ئاسایشی بازگەکان بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. سلااو دەبێت ماندوونەوی سحەت سەلامەت بی جارێکی دیکەی ترمان بینیەوە سەلامەت دەگوترێت پێتان گوتی باشتر بەڵێ شتێکی زۆر گرنگ دەستان بەسەرداگرتووە وەکو دەست بەسەرداگرتن نا هێشتا دەستمان بەسەردا نەگرتووە چاوەڕێینا بەوەی کە زانیاریمانەیە موادێکی قەدەغەکرا و داخل باری و پرشام کردن ئەویش بە زانیاری هاوڵاتیان کە زانیاریان پێداوین بە دۆداچوونمان لۆ کردەوە ئێستا چاوەڕێ دەکەین ئەمیشە دەستی بەسەردانەوە چاوەڕێ دەکەین ئەگە پلانەکە نەگۆڕێ ئێستا دێتە ناو بازگە و دەست بەسەردا دەگرین حەزمان کرد ئێوەش مەدانی لەگەڵمان لەم بازگەیە لە بریندا باشتر بن لە سنووی پارێزگای نینەوە دێت بەڵێ بەڵێ بەو شێوەیە دێتن حەزمان کرد ئێوەش مەدانی لەگەڵمان بن ببینیم زانین کۆکوین. سارەی گومانلێکراو گەیشتە ڕاستا خۆشما دەبینم ئیزراعات خۆتان لەگە بکەن هەمان ساوی مەبەست و کەس مەبەستن. مرحبا عيني مرحبا كيفك؟ قلت لي عربي عربي انت منين؟ من موصل من موصل ايه. شو محمل؟ فارغ متأكد فارغ؟ متأكد فارغ يعني ما بيها شيء؟ انت جاي من اربيل اول مرة لو كل مرة اجي ام برای زاد بیاره خدشی نینوا عربا دل هیچ شکی تدانیه و دل پیشترش هاتو متاول بارم هنا و دل هیچ تدانیه کاغل ئێستا پشکنینی بۆ دەکەین بە دیار دەکەوێت کە چیل ناوەیە ئەو تەنکەرەی ئێستا دەبینن لە یەکێک لە بازگەکانی هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیراوە مەوادی قەدەغەکراوی هێناوەتە کوردستان وەکو برادەران لە ئاسایشی بازگەکان باسی لێوە دەکەن پێشتر لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە زانیاریان پێگەیشتووە کە تانکەرێک بە مەوادی قەدەغەکراو دەیەوێت داخلی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بێت خۆشبەختانە ئێستا دەستی بەسەردا گیراوە سیرکە ئەمە یەکێکە لەو دەرمانانەی کە بە قاچاق دەیەوێت بهێنێت هەرێمی کوردستان تەنکەرەکە فولە فول هەمووی دەرمانە ئەوە دیسان دەرمانێکی دیکە ئەوەش هەر بە حیسابەوە بۆ بەرزکردنەوەی باڵایە کاک ڕێبین ئەوە ڕێک ئەوانە هەموو ژەهرن ئەو بیتە ژەهر کاکەمانە بەخۆی دەرەجەی حەراری گواستنەوەی دەرمان دەبی سی بلە بیتن سیپلە دەبی لە شوێنێکی سارد شوێنی ساردبی بەڕات بێ ئێستاوە دەرەجەی حەراری پلێگەرمینا ئەو تانکەرەی شێستە باشە وەڵڵاهی من لە دەرمان نازانم بەس هەر یەکە بە نەوعیکەوە زۆرە شڕوو بە حەبا زۆری زۆر تێدا تەنکەرێکی لەم شێوەیە بە درێژای 25 مەتر دەوانێت 2 مەتر و نیویش بەرزی هەبێت قەبارەکەی بەو شێوەیە بی باشە ئەوە دەبی بای چەند بیمەوە دەکەوە
وڵی بە پارە نازانین بەزانانی بڕێکی زۆری دەرمانە زۆر ئێستا دەیکەینەوە شەمووی دەرمانەکەن دەدەینین حیسابی دەفتەر و 2 دەفتەر و 3 دەفتەر زۆرەوە زۆرە باشە بە تەسەوری ئێوە ئەو سایقە ئەو ئیشە دەکەن یان ئەمانە گروپ و باند ئەوە دەبی باندبی بەتەنە ساقێک ئەو ئیشە پێ ناکتی ئەگەر ساق بۆی داناندرابیتن گواستنەوەی بۆ نەکاتن بەتەنیا ناتوانین بێگومان ئەوە باندن و بە دوچوونیش دەکرێتن بەڵێ یانی دواتر ئەوە هەرەوە نییە دەبی لە دوای ساخەکە خەڵکیت کەش خەڵکیت کەش دەگیرێتن هەر ساقەکە نیە باشە من ئێستاەوە دەبینم بە سەدان ئۆتۆمبیل لێرەیە کاکە بەس ئەوە چۆن هەموو جارێک پشکنین بۆ ئەو خەڵکە دەکەن ینی ئەو هەموو تەنکەرە ئەوە ئێستاوە دەیان تەنکرد دەبینم لێرەوە ئێستاەوە ئێستا ئەوە بە هەزاران هەزار کارتۆن دەرمانی تێدایە و بە هەزاران هەزار دنکە حەبی تێدا باشە هەر یەکێک لەو حەبانە بەخۆشیانی دەکەوێتە مەترسیەوە لەوانەیە کەسی بەتەمەنەوە عقوبەی ئەو کەسە چییە؟ وڵایە جەوە یاسایەک لای دەکاتەوە بەچکەوە کە بەڵگەکە دیارە سزای توندیان دەدات سزایش تون دەدرێش باشە بەڕێزانم وەکو بینیتان ینی تەنکەرێکی گەورە بە سەدان کارتۆن دەرمانی جۆر بە جۆری بە شێوەی قاچاق بە نایاسایی هێناوەتە هەرێمی کوردستان ئێستا بڕوا بکەن لە کاتی تۆمارکردنی ئەم بەرنمەیە دوو جار کامیرەمان بەهۆی بەرزی پلەی گەرمی کامیرەکانیان وەستان بردیان ساردیان کردەوە تا بتوانین بەردەوامبی لەسەر ئەم بابەتە بەڵام سیرکەن بەڕێزانم خەڵکێک دەیەوێت لەم وڵاتە دەوڵەمەند بێت حیساب بۆ تەندروستی بەرامبەر ناکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکە ئەو دەرمانە ئەو ژەهرە بە خەڵک و بە گیانی هاوڵاتیان ساغ دەکاتەوە ینی جێگای دەستخۆشیە ئەلحەمدولیلا ئێمە خاوەنی دەست و بازووی ئاسایشی هەرێمی کوردستانین ئاسایشی بازگەکان کە بەڕاستی ئەوان نەبن ینی گیانی خەڵکی کوردستان دەکەوێتە مەترسیەوە. ئەو تەنکەرە پڕ لە دەرمانی قاچاق لەلایەن ئاسایشی بازگەکانی هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیرە کارەساتە کارەسات خەڵکێکی نەفەس نزم بێویژدان فەرم و سیرکەن بەڕێزانم دەرمانی ئەکسپایر دەرمانێک کە مرۆڤ ناتوانێت لەم گەرمیە بوەستێت لە نێو تەنکەر شاردوویەتیەوە دەرمانی دووگیانبوون بۆ دایکێک کە منداڵ لەزگێتی دەیان جۆر 632 کارتۆن دەرمان دەستی بەسەرداگیراوە 89 جۆر دەرمان لێرە لە نێو ئەو تەنکەرە بە قاچاق خەوڵی داوە بیهێنێتە نێو هەرێمی کوردستان. لە بازگەی سەرەکی شێراوە لێرە هەر کەسێک کە لە باشوور و ناوەڕاستی عێراق و کەرکووکەوە دێتە هەولێر 6 ڕێگا وەک دەبینن 6 ڕێگا کراوەتەوە هەر کەسێک کە دێ دەرەوەی دانیشتوی دەرەوەی هەرێمی کوردستانە لێرە داخل دەبێت شکنینێکی ئۆتۆمبیلەکەی دەکرێت دواتر دەچێتە نێو ضەمان ئەمری دڵنیایی ئاسایشی با بچمە ژوورەوە بزانم لەوێ چۆن پێشوازیان لێ دەکەن. برادران دەڵێن نە لە ڕابردوو نە لە ئێستاشدا کەس داوای نیشینگەیان ئیقامە لە برایانی عەرەب و هاوڵاتیانی عێراقی ناکات تەنیا دڵنیایی ئاسایشی پێدەگوترێت ئەمە هۆڵێکی تازەیە تقریبەن ماوەیەکە کراوەتەوە هۆڵێکە کە خزمەتی هەموو ئەو گەشتیارە عەرەبانە دەکات یان هەر کەسێک کە بە سەردان بێت بۆ نەخۆشیش بابزانم ئەو بەڕێزە مەرحەبا أخي العزيز أنت عربي لو كردي؟ أنا مسيحي. يا أهلا وسهلا أنت منين؟ أربيل حاليا. أنا من بغداد. من بغداد. حاليا جاي تزور أربيل؟ نعم. إيه. شلون الخدمات هنا؟ كل زينة، خدمات زينة حلوة مرتبة ونظافة وترتيب وتبريد كل زين. تبريد أكو ما؟ طبعا نعم. قل لي ليش
تجي للأربيل؟ كل مرة تجي له بس لا هاي. لا دائما اجي امان شنو ونظافه الفرق أربيل ما ويا بغداد ويا أي نظافه وامان نظافة وامان أمان نعم بعدين كل شيء حلو حلو نعم يعني هسه أربيل صار مهم لكم. احلى من قبل واحسن أحسن. عاصمه العراق صارت. شلوني؟ باش تو باشي؟ سپاسك شو دڵنیایی ئاسایش؟ باشە زۆر باشە زۆر باشە؟ بە زۆر ڕێەکەنەوە بە زۆر چیان ڕێ پێگوتی چیان پێگوت؟ هیچ بەس ناو ناویان لێداوە ناویان لێداوا کردوتەوە دڵت گران بوو داویان داوایان ناتیادی ئاسای ئاسای ئێستا ئەو چۆنەوە لە خزمەتیەوەی ساردکەرەوەی ژوورێکە لە بەر ڕۆژدی زۆر باشە لە جاران باشتر بووە لە جاران باش زۆر تۆ دەڵێ وەکەی ئۆکەیەکی مرحبا اخي العزيز كيفك؟ يا مرحبا انت جيت ويا العائله مو؟ اي نعم كلنا عندك اقامه لو بدون اقامه جيت؟ لا بدون يعني ما عندك اقامه لا هسه سوينا بس بعض المرات اعلاميين يقولون اذا تجي للأربيل لازم تاخذ اقامه. بالعكس يعني احنا كل مره نجي ما نطول، احنا بعد ما نقدر نريد نرتاح شويه هم راسا يطلع لنا الوصل مالتنا يعني ما شاء الله كل سريع ما يراد هاي الشيء. خدمه كل زينه ممتازه وجيده جدا. الخدمات كم دقيقه استغرق؟ يعني اقل من 5 دقائق. اقل من 5 دقائق. شلون تشوف الأربيل؟ والله كل الاحترام وكل التقدير وكل انا اقدم الحب والاحترام كلهم. طبعا بەڕێزان لە بازگەی شێراوە لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 800,000 گەشتیار لەم شوێنەوە تێپەڕ بوونەتە نێو هەولێر و هەرێمی کوردستان. هەندێک جار جێبیستی ئەوە دەبین کە خەڵکێک دەمینێتەوە لە بازگەکان. بەڵێ هەندێک جار ڕاستە لەبەر ئەوەی قەڵەباڵغێکی زۆر دروست دەبێت. جاری وا هەیە خەڵکێک وەکو بینیمان بە 3 خولەک دەربازی دەبێت. بەڵام هەندێک جارش کە زۆر قەڵەباڵغ دەبێت کاتەکە زیاتری دەوێت. ئەوەی کە دەگوترێت دڵنیایی ئاسایشی ئەمە تەنیا کۆمپیوتەرە چەند ژوورێکیان داناوە لە ژێر سپرێت پێنکەرەوە. دڵنیایی ئاسایشی تەنیا ناوەکەی پشکنینی بۆ دەکرێت. ئایا ئەمە کەسێکە داوەکراوە یاخودنا. ئەمە لە خزمەتی گەشتیاران و هاوڵاتیانی عێراقیە کە دێنە نێو هەرێمی کوردستان. هەموو بەڵگەنامەیە دەبینن بەڕێزانم ئەمانە بەڵگەنامەی عێراقین بەڵام ساختن لە چێ گیراوە لە بازگەی شێراوە. یعنی هەر کاتێک کە خەڵکێک گلەیی دەکات دەڵێ کاکە کورە ئەوە بۆچی بازگەکانی کوردستان بە تایبەت بازگەی پارتی خەڵک زۆر ڕادەگرن کاکەوە ببینن ئەمە ئەفەندیەکی معقول بە ناوی سەدام ساختەی کردووە. ئەمە کەسێکی دیکە دەڵێ محامیە. ئەمە منداڵە ساختەی کردووە. ئەمە خاتونێکی دیکەیە. ئەمە دایە حاجیە دایە حاجش نازان بۆ ساختەی کردووە. ئەمە دەیان بەڵگەنامە دەبینم لە بەرچاوی خۆم هەمووی ناسنامەی عێراقیە. سەنەوی سارە 1 2 3 4 5 6 7 تۆ بڵێ ئەمە دەبی ماوەکەی چەند بێت ئەو هەموو بەڵگەنامەیە ساختەیە دەستی بەسەردا گیراوە. یەک ڕۆژە مانگەکە ساڵەکە 2 ساڵە کاک ڕێبن بەڕاستی پێم برێ ئەو هەموو بەڵگەنامە ساختەیە لە ماوەی چەند ئێوە توانی وتانە لەم بازگەیە دەستی بەسەردا. ئەو ناسنامانە و ئەو ساڵیانانە ئەوە لە ماوەی مانگێکدا توانرایە دەستی بەسەردا بگیرێت کە هاوڵاتیان بەکاریان هینەیە بۆ دەربازبوون بۆ هەرێمی کوردستان کە چەند بووین یعنی چەند لە ماوەی چەند ئەوەندە دەست لە ماوەی مانگێدا بەڵێ یعنی ئەوەی ئێستا دەبیندرێ هەموو توانراوە لە بازگا دەستی بەسەردا بگیرێت تەنها بازگەی شێراوە. باشە سلێمانیمان هەیە هەولێرمان هەیە بەغدامان هەیە دیالەمان هەیە. یعنی ئەو هەموو باڵگەنامە ساختەیە خەڵکێک ویستوێتی هاتو چۆ بکە بە بەڵگەنامەی ساخت دەوانەیە داواکراو بن
دەژبی داواکراوی دەژبی ناسنامەکەی خۆی ون کردی یان ناسنامەشی بە ساختە دروست کردەوە بۆ هاتوچۆکردن باشە کەوای هەموو ئەی ئەم ئۆتۆمبیلانە ئەو ئۆتۆمبیلانە ئەوە ناسنامەکە کە ساڵیانەکان ساختەکرا خۆشببختانە ئامانجمان لەگەر بەڕێبەراتی هاتوچۆ هەیە کە ئەمە ناسنامە ساڵیانەک دەگیرێ لە لای ئەوانەوە چێک دەکرێتەوە تاکی دەکرێتەوە کە ئەو ساڵیانە تایبەتە بە ئۆتۆمبیلە یاخودنا باش کە دڵنیا بووینەوە تایبەتنیە دەستی بەسەردا دەگیری ئەگەر بەغدا بێ هەولێر بێ سلێمانی بێ هەر شوێنێک بێ ئەوە دەتوان کۆنتترۆل کەوای ئەوە دەڵێنە خاوڵاتیان ئاگادار بە بازگەکان بە بچووک مەبینە دەتوانین دەستمان پێتان ڕابگا باش ئەی ئەمە ئەوە مخدرات مخدرات هۆش بەرە بیفرۆشەیەنەوە بۆ فرۆشتنە بازرگان بووە بازرگان بەڵێ یعنی هەندێک جار هەیە هەیە لە باتە دەرێ زۆریان کەمە زۆرشمان هەیە و ئەو بڕەشمان ئێستاوە بەردەستە ئیتکەشمان هەبوو دایتمانە دادگا ئەوش هەر لە ماوەی مانگێ بەڵێ باشە قسەت چیە بۆ هاوڵاتی هەندێک جار گلەیی دەکرێت دەڵێ پشکنینە تاخیر دەبین لە بازگاوە پشکنین هۆکاری ئەوانەیە کە هەندێک کەس دەیانەوێت کەس خراپەکار دەیانێت بە ناسنامەی ساختەیان بە ساڵیانەی ساختە بێنە هەرێمی کوردستان کە بازگەشت ڕێگرە لەو شتانە کەسی خراپیشەیان کەسی داواکرا هەیە دەیە بە ناسنامەی تر داخل بیتن لێرانە لە بازگە ڕێگری لێ دەکرێت و دەست بەسەر ساڵیانەکەدا دەگیرێ بەخۆشی ئەگەر داواکراویتن دەست بەسەرداژی بەڕێزانم ئاگادار بن هەر یەکێک لەم بەڵگەنامانە چیرۆکێکی لە پشتا ئەگەر بێت و چاوکراوەیی ئاسایش و ئاسایشی بازگەکان نەبێ بەخۆ حاڵی ئێمە باش نابێت. طبعا ئەگەر بەڵگەنامەی ساختە دەستی بەسەردا بژیرەتی ئۆتۆمبیلەکان زۆر جارش ئۆتۆمبیلش دەستی بەسەردا دەگیرێت کە بەڵگەنامەکانی ساختەیە ئەمە چیرۆکی یەکێک لەو ئۆتۆمبیلانەیە کە لە بازگەی شێراوەی هەولێر لەلایەن ئاسایشی بازگەکانەوە دەستی بەسەردا گیراوە هەرە ئۆتۆمبیلە بۆ یان ئۆتۆمبیلی دیکەشمان ئۆتۆمبیلی دیکەشمان هەبووە بەس دایکمانە پۆلیسی هاتچۆ و بێ ڕێکاری پێویستی لەگەڵ بکرێت ئەمە چیرۆکی چییە؟ ئەوە تابلۆکەی تەزویر بوو ساختە بوو لەگەڵ ساڵیانەکە یعنی ئۆتۆمبیلشکە بۆ بەکاری هینەیە ئەمەش دەستمان بەسەرداگرتێ و ڕادستی پۆلیسی هاتچووی هەرێم دەکەین هەندێک لە ینی شۆفێران گلەی دەکەن دەڵێن غەرامەی هاتوچۆمان بۆ دێتەوە سەرپێچی ئەمە لەو شوێنەش وجودمان نییە وای تابلۆ ساختەی دەکرێت تابلۆ ساختە دەکرێت لە ناوڕاست خواروی عێراق تابلۆی هەرێمی کوردستان دەفرۆشرێتە هاوڵاتیان کە تابلۆیەکە ساختەیە و لێرە وجودی هەیە لەسەر ئۆتۆمبیلی بەکاردێ ئۆتۆمبیلەکە دەبین ئێستاوە ترابلایزەرە یەکێشت لەو شوێ دەبینەوە بە ڕقم شانسەکەی جیاوازە ئەو ناوعات ساختانەش هەیە بەڵام ئێوە پێی دەزانن ئێمە پێ دەزانین لەبەرەوەی کە گوتم هەمانجیمانەیە لەگە پۆلیسی هاتچۆ لە ڕێی ساڵیانەکەەوە تاکید دەکەینەوە دەست بەجێ لەگەڵ پۆلیسی هاتچۆ دەڵێن ئەمە وەڵامیشمان دەدەنەوەش کە ئەو ساڵیان تایبەتە بە ئۆتۆمبیلە یاخودنا ئەگەر تایبەت نەبوو ئەوە ڕادەستیوان دەکەین و ڕێکاری یاسایی لەگەر دەگرێتەوە ئەوەش تەحویلی پۆلیسی هاتچۆ دەدرێتە پۆلیسی هاتچۆ پڕاوی دادگای بۆ دەکرێتەوە لەلایەن پۆلیسی هاتچۆ کە ئەوان ئیزرات بکەن. دەست بەسەرداگرتنی 632 کارتۆن دەرمانی ماوە بەسەرچوو و دەست بەسەرداگرتنی سەدان بەڵگەنامەی ساختە و ئۆتۆمبیل ئەمانە ئاماژەیەکن کە ئاسایشی بازگەکان چاوکراون و سەر و ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش دەپارێزن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.